ئەوڕێنە و کاتان باش ئێستا سەوباز دەکەین بۆ ئەو وێنەمان هەڵگرتووە بۆ ئەو وێنەیەمان وەلێ کردووە و هەڵوێستی خۆمان دەردەبڕین هاوڕێیان بەخێربێن ئێمە لەگەڵ ئەوەی مۆدیری جیا لە خەباتی مەدەنی پێشکەش بکرێت مۆدیری جیا بەخێربێن هاوڕێیان ئێستا دەست پێ دەکەین ئێستا یاخوا بەخێربێن سەرچاوی ئێمە بڕوا بکات لەو ئێرە باشن هەر لەو ئێرە باشن هاوڕێیان سەرچاوی ئێمە وەرن بەڕێزان وەرن با پاڵپشتی ئەوەی هەولێرێ بکەین ئەو هەولێرەی دیواری دێگەڵە بۆتە دیواری بەرلین و ببرن بوویتە دیواری بەرلین و باستیل ئارێوەڵە بوویتە دیواری بەرلین و باستیل 29 ساڵە خەڵکی هەولێر لەژێر ئەو سیستەمەدانە هاوڕێیان دەکەن ئەگەر بڕا دێمەوە کێشە دروست دەکەن ئێمە پەیانی خۆمان دەگەێنین ئەوانش ئازادن وەک بچووکترین پاڵپشتی لە دووری 5,000 کیلۆمەتر کە 13 ساڵە من مەحلومم لە هەولێر 13 ساڵە هاوڕێیان لە بۆمان نییە بچینەوە هەر لە مەتاڕی ڕا بەدەیان بەندی یاسایی دەمانگرن خەڵک حەق خۆیەتی ناڕەزایەتی هاوڕێیان بەداخەوە نێتەکەی زۆر خراپە ئێستا بە خۆمان دەست پێ دەکەین دوایە نێتەکەمان خراپە بەس بۆ خراپە وەڵا برا لە پێش دەکەی ماڵی خۆمانی بەخێر بێن ئاوڕێیان وەرن کاکە وەرن هەر کەسا هەڵوێستی خۆی موچی باوکی کەس هاوڕێیان یەک دەقە دێمەوە بەداخەوە نێتەکەی زۆر خراپە بزانم هاوڕێیان ئێستا باش دەبیت وەرنەوە برادران وەرنەوە ئەوەتە دەیانبینن بڕوا بکە کە دەرێن لەو زبڵدانی مێژوو ئێرەیە ئەو زبڵدانی مێژووی باز ناکەن تا ئەو ڕسمی نێچیر و مەسرور بچووک دەرچوو بۆیە دووم لە یەکدا ئەگەنا فەرقیان پێ ناکەین بڕوا بکە ئەو زبڵانەی استفادەیان زیاتر ئەزانی بۆ ئەو زبڵانە ئەوە بەشەشی بەس خۆراکە ئەو قاوەیە بەس خۆراکە ئەوە بەشەکەی تریش زبڵەوە جگەل ئەوەی پلاست و ئەوانەش ئێمە بە زیادە بینە شوێنێک ئەوە دەکەین وەکو ڕێزگرتن لە سروشت لە ژینگا یعنی بە سێ شێوە زبڵ سوودی ئەوەی هەیە هاوڕێیان با بۆتان باسکەم زبڵ سوودی ئەوەی دەکرێتە وزە ئەو گەرمەی دەماڵان هەیە بەوانەیە بەس پێم بڵێ مەسرور و قوبات پاڤل و نێچی ئیسفادەیان هەیە لە زیان زیاتر لە کڕۆنەی زیاتر ئەگەر لە کڕۆنەی زیاتر زەرەر نەبن کاچ خۆم ئەوانە سوودیان هەیە و زبڵە ماڵ خاوێن دەکاتەوە سوودی ژینگەی هەیە گەرمی دەداتە جەستە بەس پێم بری ئەو ڤایرۆسانە کە ئیسفادەیان هەیە وەرە بەم بڵێ ئەو ئیسفادەیان هەیە ئەوانە هاوڕێیان ئەوەش وەکو ڕێزگرتناک ئەمە چاوی یەکە بێکیان ماسەکەم نمونەی جوانیان پیشاندا نمونەی خەباتی مەدەنی باشە ینی پارتی ئێستاکە ئەوە 29 ساڵە ڕێگری دەکە بۆ زانیاریتان یەکەم جار هەوڵ درا دژی گەندەڵی خۆ پیشاندان بکرێت لە هەولێر بوو 2005 بوو لە بەردەم ئەسواق سیروان گەنجێکی هەولێریان گرت بە 20 کەسی لێیاندا 20 کەس لێیاندا زانای فریاد ڕست بوو هیوا فریاد ڕست بوو چ بوو 2005 بەر لە خۆ پیشاندانەکەی گەرمیان کە شەهیدە چشترە لێیاندا
هەولێر لە هەموو دنیا خۆپیشاندان بۆ ئۆزەلا بوو لە هەموو دنیا لە کۆریای باشووریش لە هەولێر نەبووە هەولێر بوویتە قەڵای باستی هەولێر بوویتە دێگەلە برم بەرلین پارتی زۆر بە ئازایەتی ئەوەندە بێت چاوڕن ئەڵێ ناتوانن کاکە خەڵک خۆنایە ئەوە داگیر بکاتن خەڵک دێ هەناسەی دیموکراسی لێوێن دەر خۆپیشاندان دەکات تو وجدانت مەسرور بارزانی مەسعود بارزانی شەرم لە خۆتان ناکەن خەڵک لەبەر ئێرهابینگۆ لە شارەکانی تر دێتن چه سیستەمەکت هەیە کە 29 ساڵە بوار نادەی دەکەس ناڵێ ئەمە ناترسین ناڵێ ئەمە 840,000 دەنگمان هینایە لە چ دەترسی دەدە مامۆستا دەدە مامۆستای حزبك خاوەنی ئەو هەموو دەنگ و ڕەنگە بی ئەگەر تەزویرە ساختە گەورەکە نەبی لەدە مامۆستای دەترسێ کورە شەرم لە خۆتان بکەن لە پێنج مامۆستا وەڵا دوو مامۆستا خەبتۆ برێ با بژی ڕۆحتان دەچی هەمووتان هەردێن ترسنۆکن پارتی گەورەترین حزبی ترس کورە کاکە ئەو دێوەزمەی لە پارتی دروست کرا زۆر بەتاڵە حزبك سیقەی بەخۆ هەبی خاوەنی نەکەش 100,000 80,000 دەنگبی ئەم لە چ دەترسێم لە چی دەترسێم ئەو هەموو تەنگە من دەزانم لە دوێنەکە چەند ماندی و تەنگا بوونا ڕۆحتان بچی حزب ڕۆحت بچی بە دەردی ئەوەی فی وەچەوەی فیلەکەی خاوەشکۆ کورە کاکە غیرەتتان هەبی پارتیەکان مەترسن ڕۆحتان چووە لە خۆپیشاندانەی بەیانی هەر ڕۆحی چووە دەستمایە جاڕی جەنگ بداتن کەتینە ئینزار کورە ئەمرت نەمینە حزب تەمەنت 80 ساڵ بی خاوەنی 800,000 دەنگ بی ئەو هەموو حکوومەت و ئەوەت لە دەست بی لە پێنج مامۆستا و فەرمانبەر بترسی 29 ساڵە لێ ناگەڕێ خەڵکی ئەو هەولێری هەناسەی ئازادی هەڵمژن کە بەدەیان هەزار شەهیدیاندایە بە هەزاران لە سێدارەدانیاندایە بەدەیان خۆپیشاندانە ئەو شاری دژی بەعس کرایە زۆرترین ماڵ نییە لەو هەولێرە ڕەسەنەکان قوربانی تێنەکۆشابیتن قوربانی تێنەکۆشابیتن لە چ دەدەریانی ئێستاکە ئەو هەموو خینە چیە ڕۆحتان چووە ناتوان بەچ ناتوان کابرا دێ وەرە ئەوە شەرمەزاری نییە لە شارەکانی تر خەڵک بێتن خۆپیشاندان کە لە بۆ هەولێری حتا لە هەولێریەکانیش کاگە قچە غیرەت پارتی ئەو دەیوەزمە نییە ئەوەندە لێتان کردە لە کۆن زۆر شتی پێ دەکرا پارتی لە کۆن زۆر شتی پێ دەکرا بەس ئەو باوکەی مرد تیرۆر بکە بکوژی شوون بزر بکە کواکە دنیا ئەوە سۆسیال میدیا هەیە ئاوا ئەمن ئەوە دەکەن ئەوە هەزاران مامۆستا هەیە خۆپیشاندان ئەوە سۆسیال میدیای کە ئابرووی ترامپ دەبردرێ کاکە ئابرووی هەموو دەوڵەتەکان دەبردرێ لەو سۆسیال میدیایە بنمونە پارتیەکی دیچنە سۆسیال میدیا لە هەمووی بەهێزترین هێزی کات کاکە بەجار بابیان بینن تن بابیان بینن کاکە ئەوە کاک مەسرور کاک نێچیر هە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت ئەو دوێشی کاک پاڤێل و کاک وبادن هەموو کورد خەبات کردیان هاوڕێیان دینەوە هاوڕێیان شەرمە هەولێرێک ئەو هەموو قوربانی تێکۆشار هەرچی قسە دەکاتن یعنی قابلە لەو هەولێریدا کەسی بەغیرەت نەبی داوا بکە خەڵک ئەو ئەمنیەت تێکدانی چێت لە هەموو دنیا خەباتی مەدەنی جوانتری شێوە پۆلیس پارێزگاری دەکاتن مادام شتەکە تونند و تیژینی مافە باشەوانەیە سلێمانی خۆپیشاندانی دەکەن مانیان گرتیە چه ئەمنێتە چەند تێکدایە ئەسڵەن جوانێکیان فرەداتە ناو دنیای کوردی خەڵک فێرە ئیرادە دەکەن پارتی بەس حەزی لە ئینسانی حیز ترسنۆک بێ ئیرادە لەشفرۆش کۆیلە حەزی لەوانەیە حەزی لێ نییە تا چی کرد بەغیرەت بی حەزی لێ نییە خاوەن بە مڕال بیت ڕۆحی چووە لە ئینسانی بەغیرەت ڕۆحی چووە لە بۆیە کۆمەلگا زەلیل دەکا هەولێریەکانی زەلیل کردیە بەو ئێرهاب هاوڕێیان ئەو دێوەزمەی پارتی پیشاندرایە لە میدیا و لە خەڵک ئەوە لە کۆن پێیان دەکرا شوێن بەزرکەن بگرن بکوژن کاکەسە شەق لە کوڕەفەقی دەشتە دنیای لەسەر خرا دەبیتن یعنی پارتی ئەو دێوەزمەی جارانی نەمایە ئەو باوکەی مرد دەیکاتن ئەوە زیندانیانی بادینان چی کرد چی لێکرا ئەوە سەردەش عوسمان ئەوە مەلاوشیار ئەوە سوسێ نەیکرد ئەو قەشمەری خانەی چێ زەرەری کرد چێ ئابڕۆی چوو چێ شکستی پێهات بۆیە پارتی و دێوەزمەی جاران نییە ئەو پەڕیخ چەند ڕۆژەکە دووە سێ هەندێک خەڵک دەگریتن هەندێک خەڵک دەگری ئەو هەموو قەشمەری پێکردنەی بە دادگا بە یاسا کورە لە چێ بۆ مەسرور بارزانی
12 ڕۆژە بە دەیان هەزار کەس دەسەکن ئەو مانگرتوانە حکوومەت لە کۆبوونەوەی چارشەمەش باس ناکات باز ناکە بە ئاشکرا مەعاشی مانگی 12 دەدەچن مناڵەکانتان های لایف دەژی وەزعتان های لایڤە خەت شەبووی نەبی داوای موچە بکە هاوڕێیان بیان بینن زارزار کەتام هەر لە بۆ ئستێفزازیان من لە خەباتی جەماوەری بڕوان بەوەی هەیە شتی نێفرێت دەی ئەوەش کۆنیش کردبوو ما ئەو ڕۆنیە لە کۆنیش کردبوو یعنی دەبێت تو شتێک بکەی دەنگ بداتەوە شتێک بکەی نێبی دەنگدانەوەی خۆی هەبی ئەوانە ئەو جوانیان فرێدا بە ڕۆحی خۆیان 12 ڕۆژە لەما هەر بەلای کەم لە ماڵ و منداڵیان دوژین هەر بەلای کەم پەیامەکەیان گەیاندە هەموو ماڵەکی کوردستان و عێراق گەیاندیان ناوەندە سیاسەکە ئەوانە دەبێت ڕێزیان لێ بگیرێ نەک تۆمەتی تەشخیصیان بکرێ واز بینن لەو عەقڵە ژەهراوی هەرێکە گەوبی لەبە جاشات کەس بە بەرەنگۆ دەکەوی لەبە خیانەت کەس بە بەرەنگۆ دەکەوی هەر یەکە قسە دەکاتن دەیکەنە ناپاک خائین جاش کاچ خۆم وەڵڵا دەیکەین بەس ئەنگۆ بە سەدقات لە پێشەمەنە پێتان ناگەنا کەس پێتان ناگە ئێوە وەکو تاژی چی سەڵن لە ئەو خەڵکی ئێوە تاژیەکەن لە خیانەت لە کاڵانی لە دزی یعنی زۆر سەیرە دزی دەکەن مەعاش نادەن گەندەڵی هەیە سیستەمێکی قێزەوەن هەیە حکومەتێکی فاشیل و بەسەرچوو هەیە ناشبی کەس قسە بکە لە هەولێر لە دهۆ ئەوی قسەی کرد پیاوی ئەوەیە ئەدی بە خۆتان چن بە هەر حاڵ هاوڕێیان ئەمنەوە بچووکترین پاڵپشتی لە بۆ ئەو دەنگە جوانانە وەکو نیشاندانی کەوانە شایستەی زبڵخانن بەڵام وەکو گوتم زبڵخانە گەرم دەکرێتەوە زبڵخانە ئەوە دەبیتن مەسەلەن ماڵ پاک دەکات و کاکەوانە ئیسفادەشیان نییە شایستەی ڕسوان کە باز دەکرێت زبڵدانی مێژوو بڕوا بکە زۆر لەوەی پیسترە ئەوە شتێکی پۆزتیفە لێرەم داینا مەرتەبەیەکە دایتمەوانە مەرتەبەیەکە دایتمەوانە هەمومان پاڵپشتی ئەو خۆپشاندانەی بەیانی هەولێری ڕۆحیش بچی حزبك عمرت 80 ساڵ بی 80 ساڵ خۆت پێ بڵێ هەولێر ئی بنە لە دە مامۆستای بترسی لە خۆپشاندانێک بترسی بە هیواشم خەڵکی هەولێر سبەی جورئەت بکاتن قسە بکەن کاکە داوای ماف دەکەی ماف یعنی ئەوە هیچ تاوانیە نەجێشی دەبابەی باستی نایە نەجێشی تورکیتی نایە نەدەچی دەنگ بە عەشری شەعبی دەدەی بە نمونە نەدەچی خیانەتی نیشتیمانی دەکەی هیچ دەکەی داوای ماف دەکەی ئەوەش لە خەڵک مەحروم دەکەن دێن ئەوزە بە ئازادیشەوە باز دەکەن و پارتیش ئەو دێوزمەی جاران نییە خەڵک دەگری ئەگە خەڵکێک بیە و مەعاشی هەبی بیە و لەو کۆلایەتی قوتاب کردەوی دەنگ هەڵبڕی کاچ خۆم دەنگ هەڵبڕیت کاتێکی خۆش